لەگە برادەران بووم سەی خوار ئێستا لە خۆتە هەمشاوەش کردیا کەنجین هاتەوە دانە بە شوێنەی تێبگەینە قەنەعەتی پێبینە بانەچتە دەرێ کچێ بە شوێنەی چ حالی چما ئەوە تێرەگا ئەمە مردی نەچی لەگەڵ کوڕەمان برێین بابە ئەتوش تێناگەی دەتێم گەبزانە چت پێ دەڵێم ئەو برادرانەی زۆر خراپن وەکو برادەرەکانی سەردەمی خۆمان نییە بابە سەردەمی من برادەرەکانی مە زۆر بە وەفا بوون بە ڕەوش بوون بە وەفا بوون نەک وەکو برادەرەکانی ئێستا کەمەکە تێکتر تێک باشی بابا باش نیمە بە خێریش نێەوە لە چێ بکڕمەت ئێستا بابا لەگە برادەکەم تۆپانیم دەکرد لەگە برادەرەکان کوڕم واز لەو برادەرانت بینە بە قوربانت بووم کورە ئەوانە من باش دەیان ناسم برادەری خراپن ڕەوشتیان باش نییە ئەرێ بابا تلۆن دەڕق لەو برادرام دەبتەوە ئێوان بە مۆقیفن لوم نە بابە بە مۆقیفن ناکە برێ ئەم نیشان خۆش دەوێ ئەرێ وڵا زۆرم نیان خۆش دەوێ بەڕاست بەرێ دەباش ئەحمەد بەرێ جۆ بدەمە بزانت چت پێ دەڵێم بڕۆوا بکە باشە باشە بابا ئێستا کە بڕۆ بەغاردان بڕۆ ناو برادەرەکانت خۆت بشەوێنەوە برێ برادەرەکان وەرن تازە بە سیارەی نییە ڕاست خۆم لە منداڵەکی داو کوشتم کوشتن وەرەون دەڕاوەستێ بزانت چت پێ دەڵێم ئەوەی بکە بڕۆ ئەو خەبەریان بدێ داخۆ برادەرەکانت چ لۆ دەکەن هەڵس و کەوتیان کووە هەرچیان کرد وەرە لۆ بابی خۆت بژێڕەوە هەستە دەی بڕۆ ئەخر بابا لۆ گوڕم مناقەشەی مەکە لەگە بابت هەستە بڕۆ ئەرێ دایەوە بابم سەرێ کوڕم بەجێ بابت بکە چی پێگوتی ئەو هاکە دیارە مەبەستی خۆی هەیە هەستە کوڕم هەستە بەتاقی بابا. مەکە دێ باش دەی عمد ايه عمد واتەنی دەکەم واتەنی سبعة تخوة سبعة فريام تخوة چبووە تازە و چینە توشتنی بام بکڕم بە سارێ ڕۆیشتم منم لێکە چینا کوشتم تخواوەرن ببەنە خەستەخانێ لە فەری کوشتن بەرە بەرە تخواوەرن فەری کوشتەوە بابا نازان دەتوێت چی نیشانم دێت و دایە بابا ها کوڕم ها چت کرد دایە کا بابم جارە پێم بڵێ چت کرد بابێنتان باز دەکەم ڕەحمان ڕەحمان بابا هاتم وەرە بابا وەرە داچ ها کوڕەکەم لۆم باسکە بابا وەی گۆتت کردم دەستت خۆشوی هەرچوومە وێندەرێ کە وەم گۆ کەسەکەم کوشتە کەسی نەناسی هەموو هەراتن ژنەکە دیتت کوڕم ئەم برادەرەکانی تو دەناسم چکە برادری ئەو سەردەمەی برادری مەسلحەت سینە برادری پارەینا برادری گەڕانێنە لە کاتی تنگانە فریای کەس ناکەون بابا برادری ئێستا هەموو وەنا نا کوڕم وانە ئەو غەدرەی مەکە لۆی سەردەمی تکوو بوون کوڕم جیاوازیەکی یەکجار زۆری هەبوو برادری سەردەمی من برادری بە وەفا بوون بە هەڵوێز بوون با قوڕان کەم و کورتێکمان هەبایە لۆ یەکتریمان پڕ دەکردەوە ئامادە بووین ڕوحی خۆمان بدەینە یەکتری